پەروەردە تەنها بریتی نییە لە گواستنەوەی زانیاری، بەڵکو ئامادەکردنی تاکە بۆ ژیان. لە قوتابخانەکانی عیشق و نیلوفەر ئێمە داهاتوو بنیاد دەنین بە پێگەیاندنەوەیەک کە خاوەن متمانە بە خۆبوون و کارامەیی فرەزمانی و بەها جیهانیەکانە. قوتابخانەکانمان لە هەولێر و سۆران کار دەکەن و پەروەردە لە هەموو قۆناغەکاندا پێشکەش دەکەین، لە باخچەی منداڵانەوە تا ئامادەیی. لە چوارچێوەی سیستمی نێودەوڵەتیدا پەروەردە لە قۆناغەکانی باخچەی منداڵان بنەڕەتی و ناوەندی پێشکەش دەکەین. سیستمی خوێندنمان پێڕەوی پرۆگرامی کامبریجی بەریتانی دەکات و خوێندن بە 4 زمان ئینگلیزی، کوردی، عەرەبی و تورکی پێشکەش دەکەین. ئەمەش بناغەیەکی ئەکادمی و ڕۆشنبیری بەهێز بۆ قوتابیان مسۆگەر دەکات. لە فەلسەفەی پەروەردەیی ئێمەدا گۆڕینی زانیاری بۆ پراکتیک شتێکی بنەڕەتیە. لای ئێمە قوتابی لە بەرکردن ناکات، بەڵکو ئەزموون دەکات، بەرهەم دەهێنێت و جێبەجێ دەکات. باتێکەڵکردنی میراتی کلتوریمان لەگەڵ بەها جیهانیەکان تاکێک پێدەگەێنین کە کراوە بێت بەڕووی جیهاندا. دەستەی مامۆستایانی بە ئەزمون و پسپۆرمان هاوشانی نایابی ئەکادمی گرنگی بە گەشەپێدانی کەسیەتیش دەدەن. ئامانجمان ئەوەیە قوتابیەکانمان نەک تەنها لەوانەکانیاندا بەڵکو لە هەموو لایەنەکانی ژیاندا پێشەنگ بن. تەندروستی و گەشەی جەستەیی قوتابیان جێگەی بایەخی ئێمەیە، بۆیە سەرجەم پێداویستیە وەرزشیەکانمان دابین کردووە تا قوتابیان هەمیشە بەو زەبن و شاری خوێندن بڕەوێتەوە. دەستکەوتە نیشتیمانی وەزارەکانمان جێگەی شانازین. قوتابیانی پۆلی دوانزەمان بەردەوامن لە تۆمارکردنی سەرکەوتنی گەورە و وەرگیرانیان لە کۆلێژە پزیشکیەکان و زانکۆ بەناوبانگەکان. لە نێوان ساڵانی 2020 بۆ 2025 یەک قوتابی پلەی یەکەمی بەدەستهێناوە، 3 قوتابی پلەی دووەمیان بەدەستهێناوە، 6 قوتابی لە ڕێزبەندی دەیەکەمەکاندا بوون. قوتابیەکانمان بەشداری لە پێشبڕکێ نێودەوڵەتیە بەناوبانگەکانی وەک IJSO، IBO، ISEF، IMO، کانگارۆ، دینەی گڵ دەکەن و بە شانازیەوە نوێنەرایەتی عێراق و هەرێمی کوردستان دەکەن. لە کۆی 1200 قوتابی بەشدار بوو. لە پێشبڕکێ جیهانیەکان 200 قوتابی سەرکەوتنیان بەدەستهێناوە و بوونەتە خاوەنی 58 میدالیای زێڕ، 55 میدالیای زیب، 87 میدالیای برۆنز. تەنانەت لە ئۆڵۆمپیاتی نێودەوڵەتی بیرکاری IMO کە یەکێکە لە گرنگترین پێشبڕکێکانی جیهان، یەکێ لە قوتابیەکانمان بۆ ماوەی 2 ساڵی لەسەر یەک پلەی سێمی جیهانی بەدەستهێنا. لە ڕێگەی چالاکیە زانستی، کلتوری و کۆمەڵایەتیەکانەوە دەرفەت دەدەین بە قوتابیان بۆ دەرخستنی تواناکانیان. بێگومان هێشتا زۆر ماوە بۆ وتن. بە کوردی زیاتر لە 30 ساڵە بە شانازیەوە بە دیدگایەکی مرۆڤ دۆستانەوە خزمەت دەکەین. ڕێگمان لە ڕابردوودایە و بەرەو داهاتوو گەشە دەکەین. قوتابخانەکانی عیشق و نیلوفەر یەکەوە داهاتوو بۆنیاد